دەتوانین تەنها لە حیزب دەسەڵاتدارەکاندا بیبینین یان ئۆپۆزیسیۆنەکان دەتوانین بڵێن تێوە گلاون لە حاڵەتە. من چی لە دموکراتی تێکە بکەم تا کۆستەکە دوژنی قوبڵ بکات، چی لە دموکراتی تێ بکەم کە تا کۆستەکە تەزویری تیاگرێت، چی لە دموکراتی تێ بکەم کە پرۆژەیەکی دەستوری فراهەم کردووە کە پڕێتی لە مەترسی گەورە بۆ داهاتوی سیاسی وڵاتی. دموکراسی یەک مۆدێلمان نیە لە دنیاە، بەڵام ئەم مۆدێلەی ئێمە هەڵمامژاردووە لە ڕاستیدا مەترسیدارە لە زۆر ڕۆ بۆ سیستەمی دیموکراسی لە وڵاتی ئێمە. ئەو عەقڵانێتە سیاسی نییە کە ئیرادەی سیاسی جڵەوەکە کە ئێمە لە ئەساس عەقڵانێتەکەمان نەبێتەوە ئیرادەکە چۆن هەوڵی دروستی نەوەیەکی نوێمان بۆ دروست بووە، نە لە زمانی ئەم سیاسەنە تێدەگات، نە ئامادەیە جویان لێ ڕابگرێت و نە ئەیەوێتیش تەسەوری ئەوان بۆ دنیا و بۆ سیاسە بۆ ئابووری و بۆ هەموو ئارەسەکانی تر بکابەهی خۆی. چاوپێکەوتن لەگەڵ نووسەر و لێکۆڵەر ئاراس فەتاح بەشی دووەم شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە NRTO پێشکەشتان دەکات.